مووسڵ لە سنبری شارستانیەت و ڕۆشنبیری داعش گۆڕی بۆ وێرانەیەکی شێوە داعشی لێرە هەموو شتێک وێران و تەفن و تونایە داعش دەستی بە هەر شوێنێک گەشت سەرەتا تەقاندیەوە بە مەزاجی جەماعەتی خەلافەت هەرچی مزگەوتە بە بیانی بیدعە تەقاندیەوە سێ مەزاری زۆر پیرۆزی تەقاندەوە ئەوانیش مەزاری نەبی یونس و نەبی جەرگیس و نەبی دانیالە کە هەرسێکی لە تەخت و تاراج هەڵتەقاندن پێکەرە نوێژی و دانسخەکانی فرۆشتن پارە حرامەکەشی بۆ هەوەسبازیە میرەکان بەکارهێنا ئەو چەکدارانەی لە مووسڵ ماون بە زۆری چەکدارە بیانیەکانن ئەوانن لە ژیانیاندا و لە وڵاتی خۆیان فەحۆ بوون بەڵام لێرە بوون بە ئەمیر چەکە زۆر و عەجایبەکان هەموو لێرە دەنگیان دەبیسترێت لە هەمووشی